بەناوی خۆی گەورە و میهرەبان لە هەرچوویەک بینەرمانان سەڵاتان لەبێت خۆشحاڵ و بەختەوەرین لە دیدارێکی تایبەتدا گەشتینەوە خزمەتەوەی ئازوو خۆشەویست. تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە چینێکی گرنگی کۆمەلگا کە کۆمەلگا پێک دێنێت و پێویستە بە چاوێکی ڕێز و بەرزەوە سەیری ئەو چینە بکەین چونکە بەشێکی گرنگی کۆمەلگاکەمانن. ئەم چینەش چینی خاوەن پێداویستی تایبەتە بۆ پرسینی چەند پرسیارێک و زانینی چەند زانیاریەکی تر میوانداری بەڕێز خاتو توران خدر دەکەن بەڕێوەبەری گەشەپێدانی چاودێری کۆمەڵایەتی سۆران. زۆر بەخێربێ خاتی توران. زۆر سپاس. منیش بەناوی خۆمە بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلااو و ڕێزی بێ پایانم هەیە بۆ هەموو بینەر و بیسەرێ بەڕێز زاری کێرمانجی. زۆر سپاس بۆ ئەوە. دووبارە بەخێربێ توران خان. سپاس. بالەوە دەست پێ بکەین. دوێنێ یەکەم ڕۆژیمان بووە ڕۆژی جیهانی منداڵان بوو. ئایا ئێوە کە هەمیشە گرنگی بۆ چینە دەدەن جیا لە ئەوەی کە منداڵان نەوەی داهاتوومانن و ئەو منداڵانە خاوەن پێداویستی تایبەتانەی کە ئێوە گرنگیان پێدەدەن دوێنێ چیتان کرد بۆ ئەوان بۆ ڕێزگرتن لەو ڕۆژە؟ بۆ ڕێزگرتن کە ڕۆژی یەکی شەشە هەموو ساڵێک بە کۆمەڵێک چالاکی لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئیدارەی سۆرانیش بێبەش نەبوو لەم چالاکیە ئێمە وەکو بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سۆران هەم لەناو بەڕێوەبەراتی چالاکێکمان ڕێخست و لە قەزای ڕەواندزیش خۆشبەختانە قەزای چالاکێکی فراوانیان ڕێخست بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە جوانە بۆ پەپولەکان. پێم وایە ژمارێکی زۆر منداڵیش بەشدار بوون دیاری و ڕێزلێنانیان. بێگومان خۆشبەختانە بە دەستخۆشیەوە کە بووە مای دڵخۆشی ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەشداریکردنی بەڕێز سەرپەرشتاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە دەستێکی پڕ و دیارەیەکی باش بۆ منداڵان و هەم لە لای خودی بەڕێوەبەراتیکەش دیاری پێشکەش بە منداڵان کرا کە بووە جێی دڵخۆشیان دەستخۆشی لێرەوە دەستخۆشی لە جەناب سەرپەرشتاری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەین. هیوادارم لە داهاتووشدا هاوکار و پاڵپشتی ئێمە بکرێن بۆ ئێمە بتوانین زیاتر خزمەتی کەم ئەوە منداڵان بکەین بەگشتی. بەڵێ جیا لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران پێویستە تەواوی بەرپرسان هاوکار بن لەوەکە ڕەنگە ئەمە لە دەسەڵاتی ئێوە نەبێت بودجەیەکی دیاریکراوتان لەبەردەست بێت. ئایا پێویست نییە بەرپرسانی حکومی و حیزبی هاوکار بن؟ دەستخۆش بەڕاستی پرسیارێکی زۆر جوان تورجان. ئێمە وەکو بەڕێوەبەراتی چاودێری خۆتەزانی بەڕێوەبەرایەتیەکە هەموو ئەو چینانە ڕوو لە ئێمە دەکەن کە خاوەن پێداویستی تایبەتن خێزانی هەژار کەم دەرامە بە ساڵات چۆ ئافرەتی بێ سەرپەرست منداڵی بێلانە یعنی بەگشتی ئەو خەرکانە کە ڕوو لە ئێمە دەکەن پێویستیان بە هاوکاری دەعمایە بە تایبەتی هاوکاری مادی کە این کار ناکرێتن کە بابەتی ئەساسی ژیان بەڕاستی لە سەردەمی ئێستادا پارەیە بە دەستخۆشە گلەیم زۆر زۆر بەشێک چێ لە زۆری بەرپرسان هەبووە کە تا ئێستا نەبووە یەک بەرپرس لە هاوکار بیتن لە دەست پێشکاری کراوە بیتن کە هاوکاریەکی لەدەست بوویتە و هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتی سنووری ئێمە بکەن. بە دەستخۆشیەوە دوینێ جەناب کاکبوو سەرپەرشتاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم دەست پێشخەریەی نواند و هیوادارم بەردەوام بیت و هەموو ئەو بەرپرسانەی کە توانن دەستی هاوکاری پێشکەش بکەن هاوکاری بکەن ئینشاءالله ئەیمەش لە خزمەتیان دەبین. دەستیان خۆش بە هەمیشە پشتگیری هەموو لایەنێک دەکات بە ڕێزکا کاڵگورد هیچ هەرگیز دەستی یارمەتی ناکشێنێتەوە بە گوێرەیە و توانایەکە هەیەی هەمیشە هاوکار بووە. زۆر جاڵن خاوەن پێداویستی تایبەت ئێمەوە ڕاتوین کەسێک ببینین دەست قات بەشێکی ئەندامێنە بێت بە خاوەن پێداویستی تایبەت سەیری دەکرێت. ئایا خاوەن پێداویستی تایبەت بە پێناسەیەکی ئەگەر جەنابتان باز بکەن کێیە؟ خاوەن پێداویستی تایبەت هەموو ئەو کەسانە دەگرێتەوە کە بەشێک لە جەستەیان یان لە ڕووی عەقلی بە لە دەستیاندا بیت و توانای کارکردنیان نابی توانای بیرکردنەوەیان نابیتن ئەو خاوەن پێداویستیانە هەموویان حەساب ڕێهەیە کە بە چەند بەشی جۆراجۆر تۆمار کراون کە هەر یەکیان بە ڕێژەیەکی جیاواز کەم ئەندام دەستنیشان کراون. ئێستا لە سنووری بەڕێوەبەراتیمە چەند جۆرێکە لەم خاوەن پێداویستی تایبەتیانە دەستنیشان کراون شەڵەر دەماغە بیرکۆڵە داونە جەستەیە تاڵەسیمایە نابینایە هیمۆفیلیایە
بەگشتی نابستایانە ئەو بابەتانە بە خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندام هەژمار دەکرێن. بەڵێواتە تەنها نیە کە بەشێک لە جەستەی نەبێت شەلل ئەوەی کە زۆر ڕاستی پێویستیان بە هاوکاری و پاڵپشتی هەیە نەک بەشێک لە جەستە احتمالە کەسێک بەشێکی لە جەستەی نەبیت بەڵام ئەو معاناتەی نەبیت کە کەسێک شەلل دەماغ بیت یان ئۆتیزمی هەبیت لەگەڵ ڕێزم بۆ خاوەن پێداویستی تایبەتە بەڵام ئەوەش ئینکار ناکرێت کە ئەوانە پێویستیان بە دەعم و پاڵپشتی خێزانەکانیان حکوومەت و مادی و دا و دەرمان و هەموو بابەتێک هەیە. خێزان هەیە مەسەڵەن ئێستا لە احتمالە دوو ئۆتیزمی هەیە بەڵام لایەنی ڕوحیەکەی معنەویەکەی پێویستی بە دەعمە پاڵپشتیە مادی کە هیچ دا و دەرمان کە هیچ پێویستیان پێیە. بەڵێ ئێمە پاڕاپۆرتێکمان کرد ڕەنگەجیا لە بەرنامەی بەڵام پێویستە باسی بکەین سەردانی خێزانێکمان کرد دوو نەخۆشی ئۆتیزمیان هەبوو لە هەمان کادا پێم وایە شەلل دەماغیش بیرکۆڵ بوو. تەنها پێویستی بەوە هەبوو حکوومەت یارمەتی بدا مۆڵەتی بێبدا لە دەوامی حکومی کەمتر دەوام بکە بەڵام بەداخەوە هاوکاری نەکرا. ڕاستی حکوومەتیش جێ دەستخۆشیە ئیشی زۆر باشی کردن یعنی ناکرێت بڵێم وڵای بۆ خاوەن پێداویستی تایبەت هیچ نەکرا. ئێستا مەسەڵەن مۆڵەتە کە ئەو دایکانەی کە لە مۆلەتن و منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە کە ڕێژەی سەرۆی 98 شمولی ئەوە دەکە کە مۆلەت وەربگری مۆلەتیان پێدەدەن ئەگەر هاتوو مەسەڵەن زیاتر لە دوو کەم ئەندامی هەبوو خاوەن پێداویستی تایبەتی هەبوو ئەوانەش مۆلەتیان پێدرێت. مەسەڵەن ئێستا سەنتەری ئۆتیزم کرایتەوە هە لە ساڵحی خاوەن پێداویستی تایبەتە پەیمانگای نابیست و نابینا کە کرایتەوە هەر بۆ خزمەتی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەوانە کرایتەوە کاری زۆر باش و جوان کرا بەڵام پێمان باشە ئینشاڵڵا بەرفراوانتر بکرێت چونکە ناکرێت بەشێک لەو خاوەن پێداویستیانە بخینە ژێر چاودێری بەشێکیش لەسەر کەمی داهات یان ئەوە نەبوویتن بێبەش بیتن لەو خزمەت گوزاریانە کە حکوومەت پێشکەشی خاوەن پێداویستی تایبەتیخان دەکەن. ئەوەی من باس دەکەم کوڕە گەنجێک بوو ینی کە دەوامی دەکرد ئەو دوو نەخۆشەی بە تەمای خێزانی خۆی جێدەهێشت خێزانیش دەگوت ڕەنگە تا ئەگەر ڕۆژێک ئۆف بم خێزانەکە بتوانێت سەردانی ماڵە بابی بکە مەبەستم ئەوەیە پێویستیان بەلانی معنەوی هەیە دەیگوت داوای مادی ناکەم هیچ شتێکم ناوێت تەنها لانی معنەوی پشتگیری بکەن بۆەوەی هیچ نەبێت دوو ڕۆژ زیاتر لە ماڵەوە بم یارمەتی خێزانەکە ئەوانەی کە زیاتر لە دوو کەم ئەندامی خۆت خاوەن پێداویستی تایبەتیان هەیە بە ڕێژێک کە بۆیان دیاری کراوە دەتوانن مۆلەت وەربگرن دایک و باب چاودێری کەسێکە بکەن بەس پێویستە ئەو کەسە بە هەر بستی بە ئەنجامدانی معاملاتێک پێ هەر بستی بنێ. تا ئێستا وە لە ئێستاشدا تۆمارکردنی ناوی ئەو خاوەن پێداویستە تایبەتانە بەردەوامە یاخود ساڵێ جارێکە چۆنە تۆمارکردنی ناوی ئەو خاوەن پێداویستە تایبەتانە بەهۆی ئەو بارێ ئابوورێکی سەر هەرێمی کوردستان داهات خۆتدانی دوای شەڕی داعش زروفەکێ تایبەت دروست بوو هەموو دامەزراندن و ڕاوەستان خاوەن پێداویستی تایبەتیش بەدەر نەبوو لەوە لە 2014ەوە 13 و 14ەوە نووسین هەبوو بەڵام پشکێنین و ئەوە بەرزکردنەوە ڕاگیراوە خوشبەختانە لە ساڵی ڕابردوو نێزیکی 940 لە خاوەن پێداویست تایبەتەکان لە لای ئێمە کە تۆمارکران بەرزکرانە هەموو ئەوانەنە کە ڕێژەی پەکەوتیان سەروی 80 و 90 و 100 بەرزکرانە کە ئێمە لە داهاتوودا و بە باوەڕەوە چاوەڕێی گەڕانەوەینە. واتە وەرگرتنیان مەرجدارە وەرگرتنیان مەرجدارە حەسەب ئەو کەم ئەندامانەی کە دانراون ئێستا شەلل دەماغ بیرکۆڵ ئۆتیزم داون تەلەسیما نەخۆشی شەکری منداڵان هیمۆفیلیا ئەو بابەتانە نووسران و بەرزکرانەوە ئەوانەی کە ماوەیان نابیست و نابینە شیزوفرینیانە کە چاوەڕێنە لە داهاتوودا بە بڕیارێک بهێتن لایمە تۆمارن هیچ کێشانیان یانێ بەس ماینە بەرز بکرێنەوە ئەوش بەبێ بڕیار کە بڕیار هات چونکە هەم ئێمە هەموو
کارەکان من بە بڕیار و ڕێنمایی سەر ڕۆی خۆمانە بێگومان و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش یعنی ناکرێتن بابەتەکە گشتیە ینی تەنها تایبەت نیە بە ئیدارە سەربەخۆی سۆرانیان بەڕێوەبەراتی چاودێری و ڕەنگە پێویست بە بەغدا بێ زۆر جار ڕەنگە گرێتان لێ یەخەتان بگرن بۆچی ناوی فلانە نامزن ئەرێ وڵی حەزم کرد هاولاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لەوە ئاگادار بکەن ئێمە وەکو بەڕێوەبەر و ستافی بەڕێوەبەراتی بەڕاستی حەز ناکەین کەس بە ناڕەحەتی ببینیان گلەی هەمویان لەسەر سەر و سەر چاوی خۆماندانێن چونکە ئەوانە پێویستە نازیوانە هەر بگرین خاوەن معانات و بەڕاستی پێویستیان بە پاڵپشتی ئێمە و حکوومەت و کۆمەلگا هەمووی هەیە وەڵام ئەوە شتێک نییە لە لای ئێمە بیتن ئەوەش هەموو بە بڕیارە شتێکش نییە تەنها تایبەت بە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوە بابەتە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە ئینشاءالله چاوەڕوانیەکانیان بە هەدەر ناچیت و وەڵامیان دەگەڕێتەوە ئینشاءالله ئیتر ئێوە هەوڵی خۆتان دەدەن ساڵانە سەرژمێری دەکەن لەژنە دادەنیشی پشکنین دەکەن بۆ ئەوەی و هەموو هەوڵیان ئەوەیە کە ئەوەی کەمێکیش پێویستی پێ هەبێ ناویان تۆمار بکرێ چونکە هیچ لە ئێوە کەم نابێ بێگومان بەرعکسەوە هەموو قوربانیەک ئێمە بە فەرمانبەرانی بەڕێوەبەراتی بەڕاستی زۆر جار بە سەربازیوە ناوزەن ئەوانە ڕاستە و خۆ لەگەل معاناتی خەلکن لەگەل ئیش و ئازارێ و خەلکین هەر کەسێک دێت چیرۆکێکی هەیە پێویستە گوێ لێ بگرین پێویستە ڕێزی لێ بگرین پێویستە بەدووا چۆنیانی بۆ بکەین کارتان قورسە ڕەنگە ئێمە خۆمان جارێک کەسێک ببینن خاوەن پێداویستی تایبەتە لە شوێنی خۆمانەوە زۆر حەز بە ناڕەحەتی دەکەن ئێوە کە چەند ڕەنگە لە هەزاران بەدەر بێت بێگومان زانی زۆر جار ئەو کەسانێک کە دانیشتینە لەسەر کورسی احتمال حتا بەخۆ معاناتێکیان نەدیتبیتن لە معاناتی بەرامبەر خۆشیان تێناگەم بەڵام ئەم کە لەوێ دانیشتیمە لە هەمویان تێدەگەم وەک دایکێکی بۆ ئەوان بێگومان هەمووشیان بە خوشک و بەرا و کەس و کاری خۆم دەزانم بە بێ مجانە سەرکەوتوو بن ئینشاءالله سەبارەت بە وەرگرتنی چاودێری خێزان هەرچەندە بەر لە بەرنامە گفتوگویەکمان کرد ئەگەر باسی بکەن ئایا ژمارەیان چەندە و لە ئێستادا هیچ موچە دەدرێت بەوانە یاخود ڕاگیراوە لە دوای شەڕی داعش وەکو پێشتر ئاماژەم پێکرد بەهۆی خراوی باری ئابووری هەرێمی کوردستان موچەی چاودێری خێزان هاتەوەستان کە ژمارەیان زیاتر لە 4000 خێزان بوو لە سەر ئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران یەکەم بابەت کە ئەوانەی کە موچەی چاودێری خێزان سوودمەندن دەبێ ئەو کەسە هیچ داهاتێکی نەبیتن بە خێزانێکی هەژار یعنی هەژار و مامناوان تۆمار کرابێتن مەرجەکان مەرجی یەکەم ئەوەیە کە کەسەکە ڕاستی هەژار و کەم دەرآمەد و پێویستی بە هاوکاری چونکە ئەو هاوکاریە تەنها بۆ پاڵپشتی ژیانیانە مەرجەکان ئافرەتێکی بێ سەرپەرش بە ساڵاتچۆیەک منداڵێ بێدایک و باوک ئێدی ئەو بابەتانەی کە لە هەژاری تۆمار دەکرێن هەموو ئەو بابەتانەنە ئەو قوتابیانە کە لە خێندنن و خێزاندارن پاڵپشتی ئەوانیش دەکراوە بابەتەکان جۆرە و جۆر و پاڵپشتێکی زۆر باشیش بۆ هیوادارم لە داهاتوودا ئەو بارە ئابووری هەرێمی کوردستان زۆر باشتر بیتن و ئینشاءالله ئەمەش بتوانین خزمەت ئەو خەڵکانە بکەن کە پێویستیان بە هاوکاریە هیوادارم ئەوەندە باش بە هەر پێویستیان بەو ئینشاءالله بار و گوزە پێش هەموو شتێک بە هیوای خۆشگوزارانی بە هەموو تاکێکی هەرێمی کوردستان دەکەین بەڵام بە دەرنیە کە خەلکانێکیشەنە بۆ نمونە بە ساڵاتچۆیەک حتمما پێویستی بە ساڵاتچۆیەک ئافرەتێک کە بێ سەرپەرست بێ و خاوەن منداڵ بێت بێگومان پێویستی بێت ئەو حاڵەتانەش هەر ڕەنگە دەرفەتی کاریشی بۆ نەڕاستێ بە حکمەوەی کە سۆران پێم وایە هەڵیکاری زۆری تیادا بێگومان دەرفەتی کاریش بۆ هەموو کەسێک ناڕەخسێت ئینشاءالله حکوومەتیش دڵنیامە لە حکوومەت هەرێمی کوردستانیش کە نیەت پاکە بەرامبەر تاک بە تاکە هەوڵاتیانی هەرێمی کوردستان سەبارەت بە موچە ئاماژەت پێدامە چاوەڕێ بڕیارەکان دەکەین بۆ زیادکردنی موچە هەرچەند موچەیەکی ڕەنگە کەم بێت بەڵێ ڕەنگە بەشی پێویستی ڕۆژانەشانەکە بەڵام هەبی زۆر باشتر بێگومان کە ئاماژەت پێدا ئیتر ئەمە چاوەڕێ بڕیارەکەن و توران خەن باسی لەوە کرد بڕیارەکان لە سەر و خوانەوە دەرەچێت باسێک هەبەوەی کە هاوتای بەغدای لێ بکرێت ئایا ئەمە تا چەند ڕاستە وڵی هەر موچەیەک کە لێرە چۆ لە بەغدا هاوتاکرا بێگومان زیاد دەکرێتن تا ئێستاش هیچ بڕیارێکی وا بۆمان نەهاتێ بەڵام کە هاوتاکرا یعنی هاوتاکرا بەڵێ بۆ هیوان ڕۆژێک ئەویش هەر موچەی خاوەن پێدەستابەتەکانی بەغدای لێ بکرێت
سەبارەت بە ئەوانەی کە بەشێکان موچە وەردەگرن لای ئێوە بەڵام ڕەنگە لە دەرەوەی ئەو موچەیە باری داراییان باش بێت کەسانی زۆر هەن ڕەنگە من بینم بە ئەو باری دارایی باشە بۆ چێ بێ موچە وەربگرێت ئێوە لەسەر چ پێوەرێک موچە باو هاوڵاتیانە دەدەن موچە مەبەستت خاوەن پێداستی خاوەن پێداستی موچەی خاوەن پێداستی تایبەت حەسەب ڕێنمایی و تعلیمات ڕێژەی پەکەوتی بەپێی ڕێژەی پەکەوتێ و دەستنیشان نەکرێت کە ئایا کەسە ئیلا هەژار بێتن تۆمار بکرێت نا بەپێی ڕێژەی پەکەوتە بەڵام باشتری شوایە کە کەسێک پێویستی بە موچەیە نەبێتن وەرنەگری بۆ ئەوەی کەسێکی دێ لە ئیسیفادەکە لێ بێ بەش نەبێتن بێگومانەوە پرسیانە ڕەنگە بە پرسیاری هاوڵاتیان بێ بۆیە گیلەیەکە بۆچی فلانە کەس باری دارایی باشە باوەری نەگرێت بەڵام وەکەوەڵێن خاوەن پێداستی تایبەتە و ڕێژەکەی زۆرە و بڕیارەکە وایە کە ڕێنمایەکان پێویستە پێ بدرێت بێگومان وایە بەڵێ هیچ سانتەرێک هەیە بۆ هەڵگرانی ئۆتیزم چی کرایە بۆ ئۆتیزم ئەوانەی نەخۆشکە ڕەنگە مامەڵەکردن لەگەڵەوانە ئەوەی لە ماڵەوە هەیە دەزانێت چەندە سەختە والله بابەتی ئۆتیزم بابەتێکە لەسەر ئاستێ حەبس و کەوتکردن لە هەموو ڕوویەکە ڕووی مادیەوە لە ڕووی ڕاهێنان و شیاندنەوە بابەتێکی تایبەتە ئۆتیزم خۆشبەختانە دوای بوونی سۆران بە ئیدارەی سەربەخۆ لەسەر ئاستی ئیدارەکانی تریش یعنی لە هەموو ناوچەکان سەنتەری ئۆتیزمی حکومی کراوە لە ئیدارەی سۆران حەولمانداوە بەڵام تا ئێستا نەکرایتەوە و چاوەڕێینە لە هاوشانی زاخۆ ئیدارەی سەربەخۆی زاخۆ لە سۆرانیش بکرێتەوە ئەو خێزانانەی کە ئۆتیزمیان هەیە لەبەر ئەوەی بە بەردەوامی چارەسەریان پێویستە دەرمانیان پێویستە احتمالە بارداراییان لاواز بوو بیتە لاینێ مادیەوە لاینی معنەویشە بەڕاستی پێویستیان بە پاڵپشتیە کە لێرە سەنتەری حکومی نەوە و داوامان کردەوە بەڵام خۆشبەختانە دەستگای خێرخوازی بارزانی کارێکی جوان و ناوازێک لەسەر ئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران کە توانیتی تا حەدێکی زۆر باش لە معاناتی ئەم بەڕێوەبەرایەتیەکەم بکرێتەوە بەشێک لەو منداڵانەی کە ئۆتیزمن تۆمار کرانە و ڕاهێنانیان پێ دەکەن و خەریکن باش ببن هەمیشە ئەوانەی کە نابیست و نابینان لەم پەیمانگانەدا شیاندنیان بۆ دەکرێتە بەڵام ئەوانە ڕێژەیەکی زۆر زیاتر لەوەمە ئۆتیزمان هەیە ئەوانش هەر چەند ساڵ کە تێدەپارێ ماسی بەسەر تەمەنیان تێدەپارێ و چارەسەریان هەندێک زەحمەتتر دەبێت بۆیە سەنتەرێکی حکومی لەگەر کۆمەرگایدای کە لەوێریشان شیاندنیان دەکرێت زۆر پێویستە و ئینشاءڵڵا ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لەگەم هاوکار دەبی لەگەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بۆ ئەوەی سەنتەرێکی ئۆتیزمیش بکەن چونکە ئیدارەی سەربەخۆی سۆران پێک دێت لە 6 قەزا سنوورێکی فراوانە پێویستیش سەر ئاستێکی فراوان تەعامل بکرێتە بێگومان ژمارەی ئەوانەی هەڵگری ئۆتیزم لای ئێوە ئامارتان لەبەر دەستە پێم ڕۆژانە بەرز دەبێتەوە شتێک هەم ئاماری ئۆتیزم بەداخەوە بەرز دەبێتەوە هەمیش ئاماری منداڵ ئیفلیجی مێشک سەبەبەکە چیە دەبێت تۆژینەوە سەر بکرێتن چونکە زۆر زیاد بووە و ئێمە هەمیشە پەنجە بۆ ئەو بابەتە ڕادەکێشین کە بۆچی شوێنیش تا شوێن جیاوازی هەیە و لە زیاد بۆ نیشدایە ترەمەش کاری توێژران و پسپۆڕانە سەبارەت بە هۆکاری زیادبوونی ئەو ئافرەتانەی کە لەسەر شەقامەکان سوال دەکەن پێتان وایە ئەمە خۆیەکە یاخود باری داراییان باشنێک کە ئافرەتان و منداڵانیشیان لەگەڵ خۆیان دەبەنە سەر شەقامەکان بۆ سوالکردن وەڵا ڕێزم بۆیان هەیە بەشێک خۆیان پێیان وەگرتیان احتمالە هەر چەندیشەوە بیتن سەر بدووادا چۆن بۆ بکرێت احتمالە بەشێکیان بار و گوزەرانیان باش بێدن بەڵام بەشێکیش هەیە بێگومان پێویستیان بە هاوکاری دام و پارپشتێکم ناچارن بەڵێ بەڵام پێم وایە ئێستا بۆ نمونە دوێنێ ئافرەتێک داوە سوال ناتوان بڵێم سوالکەر بوو یەکی ئافرەتێک پێیوت بۆچی سوالەکەی وتی من سوالکەر نیم پێویستم بەوبارە ئەگەر کارێک ماڵانیش هەبێ من ئامادەم بێن بە پارێکەمیش ژمارە تەلەفۆنیش دەدەمێ من سوالکەر نیم
بەڵام ناچارم کەس کاریشم پێ نادا. بەڕاستی بنکەی مەشق و ڕاهێنان لە ئیدارەی سربەخۆیستۆنیان توانیت لە جیاتیوانش قسە دەکەم بەڵام بابەت هەردەگریتن توانیتیان تا حدێکی باش ئافرەتان ڕابینن بۆ ئەوەی خۆلی خەیاتیان بۆ کرێتە یعنی هەر خۆلەکە پێویست بیتن بتوان بخۆیان داهاتێکیان سە بەڵام پێویستە بەشدار بن. پێویستە خەم بێگومان بەڵام بەشێکیان ڕەنگە ڕێگریان هەبێ لە ئەوش هەیە ئەو حالەتانش هەنە کە پێویستیان ڕێگری بەڵام ژیانیش پێویستی بەڵێ بێگومان بە هەوڵدانە ئایا و ئافرەتان ڕەنگە بەشێکیان لەوانەیە کە سوالەکەن لەلایەن هێزەکانەوە دەست بەسەر بکرێن دیان لێرنە شوێنێک شەڵتەر هەیە لە سۆران تا ئێستا بۆ ئەو ئافرەتانە ئەو بەشانە ئەو کەسانە داخلی شەڵتەر ناکرێن ئەوانیان بۆ شەڵتەر دەستیانشەکە تونند و تیژی خێزانی بەرامبەریان دەکرێتن شەڵتەر بۆوانە دەکرێت جیاواز ئەمتەلەوە بابەتێک پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ هەیە کە توانێت تەعامل لەگەر ئەو بەڕێزانەدا بکەن واتە پێویستیان بۆ شوێنی ئەوانە ماوەیەکی کاتی پێم وایە لای ئەوان دەست بەسەر دەکرێن بەڵێ شەڵتەریش لە ئیدارەی سەربەخۆی سۆرە موافقەمان بۆ هاتووە ئینشاڵە لە داهاتوودا خەریکی ئامادەکاری ناکە شەڵتەرێکی 72 کاتژمێریە بە تەنسیق لەگەر بەڕێوەبەرادی توندتیژی خێزان و منداڵ و خێزان ئینشاڵە لە داهاتوودا دەکەوێتە کاری جێبەجێکردن بەڵام دوای موافقەی کە پێویستیەکان جێبەجێ بکرێن دەتوانین دەریش خزمەت بە ئافرەتانی خۆشەویست بکەین بۆ ئەوەی بیان پارێزن توندتیژیانەی کار و بەرمان بوو. توران خان دوا پرسیارم ڕەنگە پرسیار زۆر بێ لەسەرەوە بابەتە زۆر هەڵبگرێ بەڵامی تر یەک لەو پرسیارە هەر ئەو منداڵانەیە کە منداڵی کارن ئایا ئەوە پەیوەندی بە ئێوە هەیە بە دوواداچوونیان بۆ بکەن و نهێڵن لەسەر شەقامەکان کار بکەن تەمەنێکیان بۆ دیاریکراوە نابێت لەوە خواردتر کار بکەن کاتی ئەو منداڵانەش ڕێگریان لێ دەکرێت بۆ کارکردن ئەوە پەیوەندی بە ئێوە هەیە ئێوە دەتوانن تەداخۆلی مۆزوعەکە بکەن یاخود بابەتی منداڵی کار لە ساڵی 2018 بە یونیسف لەگەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی خەریکی ڕاهێنان و بەڕێوەبردننی خۆل و چالاکیانە بۆ ئەوەی توێژەرانی کۆمەڵایەتی لەسەر ئاستی بەڕێوەبەرەتیەکانی گشتی چاودێری و گشتەپێدانی کۆمەڵایەتی ڕاهێنانیان بۆ بکەن بۆ ئەوەی چۆنیەتی تەعاملکردن لەگەر ئەو منداڵانەی کە لەسەر شەقام لە ترافلایتەکانە کار دەکەن و تەمەنیان گونجاو نییە بۆ کارکردن لە سانتەر لە خودی بەڕێوەبەرەتی ئێمە سانتەرێک کرایتەوە کە تقریبا ساڵی پێشتری یونیسف پارپشتی کرد ئێستا ئەو دەعمە یعنی نەما بەڵام کارمەندەکان کەوتونە سەر پێی خۆ زۆر بە شێوەیەکی جیوازێکی ئاکادمی و باش تەعامل لەگەڵ منداڵانە دەکەن کە چالاکی جۆرا جۆریان بۆ دەکەن و ئامارێکی باشمان بەردەستە ئەم سانتەرانەش لەسەر ئاستی ئیدارەی سەربەخۆی سۆرە لە هەر چوار یعنی ناو سانتەری ئیدارەی سەربەخۆی سۆران و قەزای مێرگە سۆر و ڕەواندز و چۆمان هەیە سیدەکانیش ئینشاڵە لە داهاتوودا لەگەر فراوان بوونی بەڕێوەبەراتی چاودێری بێگومان سیدەکاش پێویستی بە بنکە هەیە و خەلیفانیش پێویستی بە بنکە هەیە دەتوانین خزمەتی منداڵان بکەین و ئامارێکی درستمان لە بەردەستە کە ڕۆژانە چاودێریان دەکەن باومێدی ئەوەی کە لە داهاتوودا تەواوی بارودۆخەکە گۆڕانکاری بەستەردا بێت و ئێوەش بتوانن وەک هەمیشەکە خزمەتتان کردووە چەندین ساڵە توران خان وەک بەڕێوەبەرێکی دڵسۆز کاری کردووە و هەمیشە هەموو هەوڵی خۆی خستۆتە گەڵ بۆ ئەوەی خزمەت بە تەواوی توێژەکان کە بە تایبەتی هەژاران و یاخود خاوەن پێداویستە تایبەتەکان کە درێغی نەکردووە هەمیشە شاهدی خەمخۆری جەنابتان و کارمەندانتان بووین توران خان بەڵێ من پرسیارەکان لێرە کۆتایی هات خاتە توران ئەگەر خۆت شتێکی زیادت هەبێت شتێک هەبێ ڕوونی بکەیتەوە بۆ بینەران و بیسەرانمان منیش دەستخۆشی لە جەنابتان دەکەم بەڕاستی بابەتەکان زۆر بەسوود بوون هیوادارم هاوڵاتیانی دەبەری سۆران ئیستفادان لێ کرد بۆ ئەو زانیاریانە وەرگرت بیتەوە و هیوادارم کوردستانمان هەر ئاوادان و سەقامگیر بیتن بۆ ئەوەی چیتر منداڵەکانمان ئافرەتەکانمان تووشی معانە تووشی تەندەتیژی تووشی نەخۆشی باریدارایی نەبن و هەردەم سەرکەوتوو بنە و زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس بۆ بەڕێز توران خدر بەڕێوەبەری چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی سۆران کە ئەمڕۆ میوانی ئێمە بوو سپاس بۆ ئەو دەرفەتەی کە پێت بەخشین ڕەنگە پرسیارەکان کۆتیان نەهات بێ بەڵام ئەم بابەتە زۆر هەڵدەگرێت و بەڵام ئەوەی گرنگ بوو ئەمە دەمانەویست ئاماژەی پێ بدەن بۆ بەرچاوڕوونی ئێوە هیوادارم توانی بێتان سوود لەو بەرنامەیە بگرن سپاس دووبارە بۆ بەڕێز خاتە توران کە لەگەڵمان بوو سپاس بۆ بینەریتان تا بێگەشتنەوەمان خواتان لەگەڵ